سڵاتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان پێشوازی لە نەورۆز و ساڵی نوێ هەتاوی لە ئاوایی نەمەنجەی پێرانشار هەڵکردنی ئاگری نەورۆز لە چەند ناوچەی کوردستان سەپاندنی سزای زیندان بەسەر 5 هاوڵاتی خەڵکی شنۆ و مەحکومکردنی عەلی مۆسلحی ڕۆژنامەوان بە زیندان. درێژە هەواڵەکان پێشوازی لە نەورۆز و ساڵی نوێ هەساوی لە ئاوایی نەمەنجەی پیرانشار بە پێ هەواڵی گەیشت و دوانیوەڕۆی یەکشەمە 27 ڕەشەمەی 1402 هەتاوی سەرەڕای هەڕەشە و گۆڕەشەی بەکرێگیراوانی ڕژیم بە بۆنەی نەورۆز و سەری ساڵی نوێ ڕێڕەسمێکی گەرم و شکۆدار بە بەشداری هەزاران کەس لە ژنان و پیاوان گەنج و لاوانی ناوچەی پیرانشار و دەوروبەر لە ئاوایی نەمەنجێ بەڕێوەچوو. ڕێڕەسمەکە بە بەشداری پڕژۆش و خرۆشی جەماوەری و پۆشینی جلوبەرگی ئاڵوواڵای کوردی شای و هەڵپەڕکێ و هەروەها کردنەوەی ئاگری نەورۆز لا کەش و هەوایەکی پڕ لە شادی و دەربڕینی نەفرەت و بێزاری لە دژی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی تا سەر لە ئێوارە بەردەوام بوو. هەڵکردنی ئاگری نەورۆز لە چەند ناوچەی کوردستان ڕۆژی یەکشەمە 27 ڕەشەمە لە شارەکانی بۆکان، دیواندەرە، پیرانشار، ورمێ، تاران و مەهاباد بە بەشداری هەزاران کەس مەراسمەکانی نەورۆز بە داگیرسانی ئاگری سەرکەوتن بەسەر تاریکیدا دەستی پێکرد. بە پێوە ڤیدۆیانەی بەدەستمان گەیشتووە خەڵکی ئازادیخوازی کوردستان لەسەر کێوی ناڵەشکێنەی بۆکان و ئاوایی ساردە کوێستان بە هەڵکردنی ئاگری نەورۆز و دەربڕینی شای و خۆشی بەرەو پیری ساڵی نوێ هەتاوی ڕۆیشتون. لە ناوچەکانی ڕاژان و ئەمێرگەڤەری ورمێ ژن و پیاو بەجلی کوردی و ڕەشبەڵک لە دۆری ئاگری سەرکەوتندا سەمایان کرد. لە گونجەکانی یازی بوڵاغی و قەڵاکۆنی سەقز، ناوچەکانی بەرەجوێ و ئیندرقاشی مەهاباد، ئەوایەکانی وەزمان، باشڵاق و ئاوەبارەی دیواندەرە خەڵکی ئازادیخواز بە دروشمی ژنژیان ئازادی ئاگری نەورۆزیان داگیرساند و بەدەستەوە گرتنی ئاڵای سوور بە دۆراگری سەرکەوتندا سەمایان کرد. سەپاندنی سزای زیندان بەسەر 5 هاوڵاتی خەڵکی شنۆ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا 5 هاوڵاتی خەڵکی شنۆ بە ناوەکانی هیوا شەریفی تەمەن 16 ساڵ، شوان بابەکری تەمەن 39 ساڵ، شەفیع بابەکری تەمەن 36 ساڵ، شاهین ئێبراهیمی تەمەن 28 ساڵ و ساڵح سەخاوەت تەمەن 37 ساڵ لەلایەن دەستگای ئینقلابیە و شارەوە سەرجەم سزای 21 مانگ زیندانیان بەسەردا سەپاوە. بە پێبڕیاری دادگا هیوا شەریفی سزای 3 مانگ بەندکرانی بەسەردا سەپاوە، شوانە و شەفیع بابەکری 2 برا و ئەندامی بنەماڵێکی دادخواز هەر یەکە و سزای 6 مانگ بەندکران و هەروەها ساڵح سەخاوەت و شاهین ئێبراهیمی هەر یەکە سزای 3 مانگ زیندانیان بەسەردا سەپاوە. ئەو هاوڵاتیانە مانگی پوشبڕی 1401 لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و دوای 1 مانگ بەدانانی بارمتە و بە شێوەیە کاتی ئازادکران. برینداربوونی کۆڵبەرێک لەلایەن حرەس حودودی عێراق شەوی شەمە 26 ڕەشەمە کۆڵبەرێکی خەڵکی گوندی مەرواری سەر بە شاری کامیاران بە ناوی سیروس مۆرادی بەهۆی لێزان و شکنجەی هێزە سنوورەکانی عێراق لە مەرزی نەوسود بریندار بوو. بە پێ راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی حرەس حودودی عێراق لە مەرزی تەوێڵەی سەر بە پارێزگای هەڵەبجە سیروس مۆرادیان دەست بەسەر و دەستیان بەسەر کەلوپەلەکانی داگرتووە. دواتر هێز عێراقیەکانەوە کۆڵبەرەیان داوەتە بەر لێدان و پاش وەرگرتنی بەڵێننامە ئازادیان کردووە. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە معدەنی بەردی خەڵوزی هاوکار لە کرمان ڕۆژی یەکشەمە 27 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە معدەنی بەردی خەڵوزی هاوکار لە پارێزگای کرمان لە هەز نەزانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. معدەنی بەردی خەڵوزی هاوکار سەر بە سندوقی خانەنشینی کارخانەی فولادی زەرەندە و کرێکارانی شاغڵ لەو کانگایە ماوەی 2 مانگە هەغدەستیان وەرنەگرتووە. بە وتەی ناڕازیان لەسەری ساڵ نزیک بوونەتەوە، بەڵام هێشتا جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵیان وەرنەگرتووە و لە جۆخێکی خراپی معیشەتیدا ژیان بەسەرەبن. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالستی شاغڵ لە گەچساران ڕۆژی یەکشەمە 27 ڕەشەمە کرێکارانی ئەرکان سالستی شاغڵ لە ناوچەی مەڵیاتی گەشتساران
بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و لە بەردەم شرکەت کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالس خوازیاری زیادکردنی ئەستی حەقدەست و مەزایە بە پێهەڵی هەژاری، پەرداختی بۆنی کرێکاری و کارتی نەوت، وەلانانی شرکەتە پەیمانکاریەکان، پێدانی جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ، نوێکردنەوەی گرێبەستەکان، گۆڕانی دۆخی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و بیمەی جەرمانی بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە فروشگای ڕەفای زەنجان. ڕۆژی یەکشەمە 27 ڕەشەمە کرێکارانی شاغەڵ لە زەنجیرە فروشکەکانی ڕەفا لە پارێزگای زەنجان لە نەزانی داخوازیە دواکەوتوەکانیان کۆبوونەوە. بە پێزانیاریەکان حەفسا کرێکاری شاغەڵ لە زەنجیرە فروشگەکانی ڕەفا لە پارێزگای زەنجان خوازیاری پەرداختی حەقدەستی مانگی ڕەشەمە، جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ و دەڵێن بەهۆی نەزانی 5 مانگ حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمین اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون و داوا دەکەن داخوازیەکانیان جێبەجێ بکرێت. کۆبوونەوەی کاسبکارانی گیلان و زەوتکردنی کەلوپەلی کۆمەڵێک دوکاندار. ڕۆژی یەکشەمە 27 ڕەشەمە کاسبکارانی جادەی گەشتیاری گیسۆم لە پارێزگای گیلان دژ بە هەڵسوکۆتی شارەزاری کۆبوونەوە و لە هەواڵێکی دیکەدا بە کرێگیراوانی ڕۆژیم لەو پارێزگایە 92 کاسبکاریان دەست بەسەر و دەستیان بەسەر کەلوپەلەکانیان داگرت. بەپێی راپۆرتەکان شارەزاری لە ڕۆژانی پشوزانی نەورۆزدا ڕێگەی لە کاسبی دوکاندارانی جادەی گەشتیاری گیسۆم گرتووە و نانی ئەدەیان بنەماڵی بڕیوە. ڕۆژی ڕابردوو دوکانداران کۆبوونەوە و خوازیاری کرانەوەی دوکانیەکانیان بوون. لە هەواڵێکی دیکەدا پۆلیسی ئەمنیەتی یابووری ڕۆژیم 92 بازرگانیان بە هۆکارێکی نادیار دەست بەسەر و کەلوپەلەکانیان بە ناوی دەوڵەتەوە زەوت کردووە. محکومکردنی عەلی موسلحی ڕۆژنامەوان بە زیندان. عەلی موسلحی ڕۆژنامەنووسی خەڵکی کاشان لە 2 پەروەندەی جیاجیادا لەلایەن دادگای گشتی و انقلابیە و شارەوە سەرجەم بە 6 ساڵ زیندان و 2 مانگ زیندانی تەعازیری محکوم کرا. بە وتەی پارێزگەری ئەو ڕۆژنامەوانە عەلی موسلحی لەلایەن دادگای انقلابی کاشانەوە بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری بە 15 مانگ و 1 ڕۆژ زیندان، بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 7 مانگ و 1 ڕۆژ بەندکران محکوم کراوە. ئەو سزایە بۆ ماوەی 5 ساڵ تعلیق کراوە. نابراو لە پەروەندەیەکی دیکەدا لەلایەن لە قیدووی دادگای ئەو شارە بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکان بە 3 ساڵ و 1 مانگ زیندان و بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندا بە 1 ساڵ و 3 مانگ زیندانی تەعازیری محکوم کراوە. بەیاکانبوونی دانوستانەکانی کۆمەڵگای کرێکاری ئێران لەگەڵ نوێنەرانی دەوڵەت. لە ڕۆژانی ڕابردوودا نوێنەرانی کۆمەڵگای کرێکاری ئێران لانیکەمی حەقدەستیان لە ساڵی 1403 24 ملیۆن تمەن دیاری کردبوو، بەڵام دەوڵەت حەقدەستی 16 ملیۆن و 100 هەزار تمەنی بۆ کرێکاران لە ساڵی تازە دیاری کرد. حسێن عەلی حاجی دەلیگانی ئەندامی کۆمیسیۆنی بەرنامە و بوجەی مەجلسی ڕژیم ڕۆژی یەکشەمە ڕایگەیان بە لەبەرچاوگرتنی نرخی تەواڕوومی ئێستا بە تایبەت سەبەتی معیشەتی کرێکاران و چینی هەژاری کۆمەڵگا لانیکەمی سەبەتی معیشەتی ئەو چینە بۆ 21 ملیۆن و 600 هەزار تمەن هەڵکشاوە. ئەو بەرپرسەی ڕژیم لە حاڵێکدا باس لە جیاوازی 5 ملیۆن تمەنی حەقدەست دەکات کە نوێنەرانی کۆمەڵگای کرێکاری لانیکەمی حەقدەستیان 24 ملیۆن تمەن دیاری کردبوو. ئەو نرخەش لەلایەن نوێنەرانی سەر بە حکوومەتەوە دیاری کراوە. لە حاڵێکدا بەپێی ئامارە حکوومەتیەکان نرخی سەبەتی معیشەتی هەر بنەماڵێکی کرێکاری بە لانیکەم 30 ملیۆن تمەنە و ڕۆژ لە دوای ڕۆژ بەهۆی نالەباری دۆخی یابووری ئەو نرخە دەڕواتە سەرەوە. ڕێپێوانی کەشاوەرزان لە ئیسپانیا. ڕۆژی یەکشەمە 27 ڕەشەمە کەشاوەرزانی ئیسپانیایی بۆ جارێکی دیکە ڕۆژانە سەر شەقامەکانی مادرید و با تراکتورەکانیان شەقامەکانیان داخست. لە یەک مانگی ڕابردوودا کەشاوەرزانی ئەوروپایی بەردەوام لەسەر شەقام بوون و زۆربەی وڵاتانی ئەوروپایی گۆڕاپانی خۆپشاندان و مانگرتنی کەشاوەرزانی ناڕازی بوو. پەرلەمانی یەکێتی ئەوروپا بەشێکی لەو یاسایانەیە کە پێشتر پەسەندکرا بوو هەڵوەشاندەوە، بەڵام کەشاوەرزان داوای جێبەجێکردنی هەموو داخوازیەکانیان وەکو زیادکردنی حەقدەست، پێدانی پشکی سوتەمەنی، کەمکردنەوەی نرخی سوتەمەنی، تەزمینی کڕینی بەرهەمەکانیان بە نرخێکی گونجاو، وەلانانی بۆرۆکراسی ئێجاری ناکارامە و ڕێگری لە هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی جەرەکی دەکەن.
دو هەواڵ بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە ئاڵمان. ڕۆژی یەکشەمە 27 ڕەشەمە مەراسمی نەورۆز لەلایەن کوردستانی دانیشتووی وڵاتی ئەڵمانەوە لە شاری بەرلین بەڕێوەچوو. بەشدەربوونی ئەو مەراسمە بە لەبەرکردنی جلوبەرگی کوردی، بڵاوکردنی موسیقا و وتنەوەی دروشم، هاتنی بەهاری سەرکەوتنی نۆرۆزی کوردەواریان لە هەموو کوردستانیان پیرۆزبای کرد. ئەمە دەبوانی ئەو مەراسمە وێڕای وەبیرهێنانەوەی یادی هەموو گیان بەختکردوانی شۆڕەشی ژینە بەڵێنیاندا ڕێگە و ڕێبازیان درێژە پێبدەن و دروشمی ژنجیان ئازادیان بەرز کردەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.